هەموو لایەک بەخێر بێن بۆ تووری فەرمانبەران قاوەخانەیەک کە سلێمانی شانازی پێوە پێ بکات وەکو یانەی فەرمانبەران لەبەرەوەی دێرینترین یانەیە لەم شارەیە کە لە ساڵی 1930 دا مەزراوە نیشانەی زیندوێتی و پێشکەوتنخوازی شاری سلێمانیە کە لە ساڵی 1930 لەم شارەیە نادیەکە بووە ناوی نادی مۆزەفین بووە ئەو داری لە حەوشەکەی دارەکەی ڕەشۆڵە کە ئێمە شانازی پێوەکەین کە ڕەشۆڵی هونەرمەند دیارە ئێرە هەموو کات شوێنی کۆکردنەوەی هونەرمەندان و نووسەران و ڕۆشنبیران بووە ئێمە ژەمانەوە سەو ڕێچکەیە دوورکەونەوە لە ژاوەژاوی سیاسەت و ژیانە ناخۆشی کە هەیە بۆی بیرمان لەوە کردوێتەوە شەوەکان ئەم لایڤ موزیکانە لەگەڵ هونەرمەندە دێرینەکانی سلێمانیە هونەرمەندە ناودارەکان ئەوە چەند ماوەیەکە لێرە چەندی هونەرمەندی وەکو هونەرمەند مەحموود محەممەد و چەند هونەرمەندێکی لێرە شەوانە ئاهەنگەکان بەڕێەکەن ئەم شەویش هونەرمەندی دێرینی ئەم شارە هونەرمەند عەتا چاوشین ئەم شۆپڕەکە لە میلۆدی و گۆرانی و ئاوازی ڕەسان بە هاوکاری ئەو ژەنیارە بەتوانانە مامۆستا عادلی و کاک غەفوور چیمەنی بەخێر بێن فەرموون بۆ پێشکەشکردنی چەند گۆرانێک لایەن هونەرمەند عەتا چاوشین. هاوڕێ عەزیزەکان و بەڕێزان و ئەوانەی کە دۆستی هونەر و گۆرانی و مۆسیقان من لە ناخی دڵەوە بە خێراتتانەکەم زۆر بەخێر بێن هیوادارم ئەم ئێوارەیە ئەم شەو دانیشتێکی زۆر تایبەتی و خۆمانە بێ و یادگارێکی جوانیش لای ئێوە بەجێ بێڵێن هەر بۆ هیوایە من جارە بەخێر بێن.